ئەو پیاوەی کە دەوترێت پارتی باوکی کوشت بەڵام ئێستا خۆی پارتیەکی ئایار 24 ئەگەر ئەم پرسیارەوە لە کاک مەسعود کردایە ئەمەی کەسە لە منیەکەی تەسەورەکەم ئەم جوابەی بایتایەتەوە کە ئێستا من جواب بدەین. دەوترێت باوکی کاک ئاری لەلایەن پارتیەوە کوشراوە بەڵام کاک ئاری بووە بە پارتی. هەتا ئەخیر هەناسەی ژیانم ئامادەم وەکو پێشمەرگە گیانی خۆمی پێ بەخش. لە دوای ئەوەی کە ئەبێ بە پارتی حتا ئەوەی هەندێک خەڵگەڵێن کە بارزانێک پەرستە. من پارتیشی ستاند بایم خەڵک هەیە لە ناو پارتیا لەو سراتە المستەقیمی مەلا مستەفا لایە بەڵم بەڵێ وایە مەرجە سەرۆک مەسعود بەرزانیە. کاگاری پێی وایە تاوانبار لەو کێشەیە کێیە؟ لەبێ ئەتواری لە ئەتواری مەلا مستەفا ناچێت چونکە ئەگەر معاملەی کارتۆن لەگەم ناوکرد من قوبوڵی ناکەم بەڵام کاکە خواحافظ. شەهیدکردنی باوکم گەورەترین ئیهانە بوو کە بەرامبەر ماڵی مەلا مستەفا کرد. لەسەر و ئەمانەوە 19 کەس لە بارزانەکان پارتی دموکراتی کوردستان و شەکان بەڕێوە ئەبەن شتی پەردەوە. هیچ حزبێکی تر لە کوردستان نییە جگە لە پارتیش خۆی چۆنی بوێ ئاوای بەبڕێەوە. کاگاری یارسین بە چەکێکی ئێمفۆڕەوە بچێتە بەردەم لقی چوار و دەڵێ ئەم شارەوەتە سلێمانی بێساحێبە. وڵی شتیوار ڕووی نیایەوە ئەگەر یعنی قەت شتیوار ڕووی نیاوە. هەر بەجددی حکوومەتی هەرێم فەقیرە ئەوەی کە من بزانم بڵێ کاگاری ئامادەی تایە بەرامبەر سوپای تورکیا چەکاڵ بێت بەکەکە هیچ احترامێک بۆ سەروەری خاچی هەرێمی کوردستاندانە بەشێکی هەرێمی کوردستانی هەر داگیر کردووە هەر بە عنتەری ئەڵێ ناڕۆمون لێرەم و تەواوڕایەوە. ئەمانە و لەمانەش گرنگتر ئەمڕۆ کاک ئاری هەرسین یەکلاییمان دەکاتەوە.